بەناوی خۆی بەخشندە و میهرەبان هاتیمە ئەو خەستخانەیەکی باشە دکتۆرەکانی زۆر باشن و الحەمدولیلا ئیستیفادەیەکی زۆرم لێ دیتە وە خەلێکی زۆر ئیستیفادەی لێ دیتە دکتۆرەکانی زۆر باشن هەرزان باە خەستخانێکی هەرزان باە زۆر مساعدەی خەریکی دەکەن الحەمدولیلا هیوادارم حکومەت هاوکاری ئەو خەستخانەی بکەتن کارەبای لۆدانبین بکەتن یارمەتی بدەتن زۆر باشە لەو فەقیر و ژاری الحەمدولیلا خەڵکێکی زۆر ئیستیفادەی لێ هەیە سپاسی دکتۆرەکانی ئەو خەستخانەی دەکەین کە درێخیان نەکردووە الحەمدولیلا زۆر باشن زۆر خزمەتی نەخۆشەکانیان کردووە و زۆر سپاسیان دەکەین الحەمدولیلا ئیشەڵا سەرکەوتوو بن خوای گەورە تەمەن درێژیان بکەتن و ئیشەڵا سەرکەوتوو بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی